لێرێن بۆی ئاماری ڕووداوەکانی سنووری بەڕێوەبەرهەتیمان بۆ 6 مانگ لە مانگی 1ی 2021 تاوەکو مانگی 7ی 2021 تان پێ ڕابگەێنین. ئامارەکانی سنووری بەڕێوەبەرهەتیمان بەم شێوەیە. لە سنووری بەڕێوەبەرهەتیمان ئەو دۆسیانەی کە کراوەتەوە 132 دۆسیە کراوەتەوانێ. لە کۆی ئەو 132 دۆسیە 153 کەس دەرگیر کراوە. لەو 153 کەسا 7 کەسیان حکم دراون. لەو 7 کەسا 2 کەسیان بە مادەی 2 تیرۆر حکم دراوە، 2 کەسەکەی تر بە مادەی 281 لە یاسای سزادان، 13 کەسی تریان بە مادەی 26 لەگەڵ مادەی 30 یاسای بەرەنگاربوونەوەی هۆشبەر و کارتێکەرە عەقڵیەکان ژمارەیەکی ساڵی 2020 حکم دراون. ئەوەی کە تایبەتە بە مادەی هۆشبەری بەڕێوەبەرهەتیمان ئەو موادانەی کە کەسەکانی لەسەر دەستگیر کراوە، واتە ئەو کەسانی کە دەستگیر کراون لەسەر بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر نێر و مەی تێدایە، واتە لە ڕەگەزی نێر و مەی تێدایە. جۆری مادەکان کە بەکاریان هێناوە لە جۆری کریستاڵ، حەشیش، حەپی هۆشبەرە. بڕی لە مادەی هۆشبەر بڕی 1 کیلۆ و 31 گرام و 158 سنت مادەی هۆشبەر لە سنووری بەڕێوەبەرهەتیمان دەستی بەسەردا گیراوە. ئەوەی کە تایبەتە بە بەشی ئابووری بەڕێوەبەرهەتیمان بە هەماهەنگی لەگەڵ لیژنەکانی قایمقامێت 1269 پارچە خواردن و شمەکی ماوە بەسەرچوو دەستی بەسەردا گیراوە. ئەوەی غەرامەکردن 31 دوکان و شوێنی جیاواز غەرامە کراون بە هۆکاری پابەند نەبوون بە ڕێنمایە تەندروستیەکان. 6 شوێنی جیاواز لە کافتریا و شیرینیخانە و نۆرینگە و دەرمانخانەکان داخراون. گەڕانەوە 6 بارهەڵگری گەورە لە ئاژەڵ و 6 تەن مریشکی بەست و گەڕێنراوەتەوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بە هۆکاری ئەوەی کە بە شێوەیەکی نایاسایی داغڵی هەرێمی کوردستان بوون. ئەمانە گەڕێنراون نەتەوانێت. سووتان بڕی 20 کارتۆن لە مریشکی بەست و ماوە بەسەرچوو لە ناوبراوە. لە ناوبردنی بڕی 230 دەبە دوای ناتەندروست و لە ناوبردنی 10 کیلۆگرام زەیتونی خراپ بوو بە هاوبەشی لەگەڵ لیژنەکانی قایمقامێت. ئەو غرامەکردنی و ئەو سزا مادیانەی کە لەلایەن بەشی ئابووری بەڕێوەبەرهەتیمانەوە بە هاوبەشی لەگەڵ لیژنەکانی قایمقامێت ئینی شوێنەکان کراون، سەرجەمیان لەلایەن قایمقامێتەوە دەرکراون یاخود جێبەجێکراون. ئەوە شایانی ئاماژە بۆکردنە بە هەوڵ و ماندووبوونی بەڕێز بەڕێوەبەری بەڕێوەبەرهەتیمان و سەرجەم ئەفسەران و کارمەندانی بەڕێوەبەرهەتیمان و سنووری بنکە و مەعاونێتی بەڕێوەبەرهەتیمان توانراوە هەوڵ و ماندووبوونێکی زۆر بخرێتە گار بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان. لە ماوەی ئەم 6 مانگەی ڕابردووە چەندین باندی ڕێگریکردن و دزی ڕفاندن لە سنووری بەڕێوەبەرهەتیمان لە قەزا و ناحیە جیاوازەکان دەستگیر کراون، ڕوبەڕووی یاسا کراونەتەوانێت. لەلایەن بەڕێز دادوەری لێکۆڵینەوە سەرجەمیان پەڕاوی لێکۆڵینەوە بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە لەلایەن بەشی لێکۆڵینەوەی بەڕێوەبەرهەتیمانەوە پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوانێ و ڕوبەڕووی یاسا کراونەتەوانێ و ئیجراعاتە یاسایەکانیان بەرامبەر کراوەتەوە.